يا إلهي شرمزار ديد قريان أمن يا إلهي شرمزار ديد قريان أمن من خجالات روجي أوسر حشر ميزان أمن يا رسول الله دخيلك چاري بچاركان ضل أسيري داوي دستي نفس شيطان أمن روت قوتي روجي محشر بپناه آوارخم بو جوابي روجي أوسر دل پریشانم أمن کس لدرگاي رحمتي تو يا إلهي کس لدرگاي رحمتي تو نا امید نا بیتر ای شهنشای هر دو عالم خانه ویرانم امن شاهی شاهان پیری پیران هیمت کن بو فقیر بو گناهی کردوی خوم زور پشیمانم امن بینوا مفلس من بو ذخیره آخرات چاوره بخشینی لطفی پاکی یزدانم امن هم معلومینم یا نبی توی دنیا و دینم امان توی دنیا و دینم بفیدای تو یا نبی یعنی شیرینم امان روحی شیرینم کترانی حرام یا نبی گشتی سرخوشن همان گشتی سرخوشن لتاو دوریا کد یا نبی گشتی راش پوشن همان گشتی راش پوشن هم معلومینم یا نبی توی دنیا و دینم امان توی دنیا و دینم بفیدای تو یا نبی یعنی شیرینم امان ای شیرینم بر بنیم کردن یا نبی بارم تماما امان بارم تماما پرسا یا نبی مدینه و کمان امان مدینه و کمان هم معلومینم یا نبی توی دنیا و دینم
صلاتي شمال يا نبي صلاتي شمال بوجي حقي تو يا نبي دلكوتو تحا يا نبي دلكوتو تحا هم مظلومينم يا نبي توي دنيا ودينم امان توي دنيا ودينم بفداي توبي يا نبي يعني شيرينم امان يعني شيرينم اي هروق حاجي يا كان يا نبي لدور بيت الله امان لدور بيت الله دم بدوري توه يا نبي شاي خير الورى امان نور عرش الله هم مظلومينم يا نبي توي دنيا ودينم امان توي دنيا ودينم بفداي توبي يا نبي يعني شيرينم امان روحي شيرينم مدينة بيان يا رسول منزل قايتو يا امان منزل قايتو يا مدينة بيان يا نبي منزل قاي رسول هاي منزل قاي رسول صلوا لو جياد يا نبي تكردن قبول يا نبي تكردن قبول هم مظلومينم يا نبي توي دنيا ودينم امان توي دنيا ودينم بفداي توبي يا نبي روحي شيرينم امان روحي شيرينم يوم ما نظن يا نبي ودم دردا فلك لا نظم يا نبي رجنا كردا ارزو من ديم يا نبي جحوي يردن جحوي يردن فراوان خيله يا نبي تصوتو كردن يا مان تصوتو كردن بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوی خوای گەورەتان لێبێت بینەرا بەڕێز و خۆشەویستەکانی کەناڵی ئاسمانی پەیام سپاس و ستایش بۆ خوای پەروەردگار کە تەمەنی پێبەخشین لە جەژنێکی تر و بۆنەیەکی شادی تر بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست بگەینەوە لە کەناڵی ئاسمانی پەیامە و لە بەرنامەیەکی جوان و تایبەت بە جەژنی قوربانی پیرۆز دێینەوە خزمەتان لەگەڵ دەستێک لە هونەرمەندان ساتێک دەرفەتێکی خۆش دەڕەخسێنین بە چەند بابەتێکی هونەری و چەندین قسەی خۆش و قەشەنگ بەمێدیەوەی بتوانین کە ساتەکانی ئێوە کە لەگەڵ کەناڵی ئاسمانی پەیام و بە دیار تەلەڤیزیۆنەکەتانەوە دانیشتوون پڕ لە خۆشی و شادی و بەختەوەری بکەین لەم جەژنەیە. من لە دەستپێکی ئەم بەرنامەیە لە ناخی دڵەوە گەرمترین پیرۆزباییتان لێ یەکەم. لەخوای گەورە داواکارم کە ڕۆژەکانی جەژن و باقی ڕۆژەکانی تەمەنتان پڕکات لە خۆشی و شادی و بەختەوەری، خۆشیەک کە سەراپای ژیانتان
هیچ دەرد و ناخۆشیەک نەبینەوە. هیوادارم کە خۆتان و ئازیزانتان کۆمەڵگە و هەرێمەکەمان لە خۆشی و شادی و سەلامەتی و تەندروستیە ئەم جەژنە بەڕێ بکەن. پیرۆزباییتان لێ یەکەم، داوای گردن ئازادیتان لێ یەکەم، هەر لە ئازیزانی نزیکمەوە هەتا دوورترین کەستان. هیوادارم کە ناخۆشی نێتە ڕێگەتان بە پێکەنین و خەندە و خۆشیەوە ئەم جەژنە بەڕێ بکەن. من وەکو عەزمکردن لەگەڵ دەستێک لە هونەرمەندانی عەزیز خۆشەویستان هەیە من پێنجوێنی هونەرمەند میهران خالیدی هونەرمەند و بەڕێز نەورۆز دەفژەن ئەم بەرنمەیەتان پێشکەشەکەین ئینشاءڵڵا کە ساتێکی خۆشمان لەگەڵا بەسەر بەرن. بەگەرمیش لە ناخی دڵمەوە بە خێراتنیە مازیزانەکەم خێر بێن، جەژنتان پیرۆز بێ، هەمیشە لە خۆشییا بن. کاک من کاک میهران کاک بەڕێز خێر بێن دووبارە. دەرفەتە دەمە ئێوەش پیرۆزبایی خۆتان بکەن بە دەردیەوەی کە دەرفەتێکی خۆش و جەژنانەیە و ئێوەش لەم جەژنەیە ئەوە لە شاشە جوانەکەمانەوە دەرفەتێکتان بۆ ڕەخساوە بە ئازیزانی بینەر بگەن بۆ جارێکی تر پیرۆزبایی خۆتان عەرز بکەن. بەلای خوای گەورە و بەخشندە و میهرەبان سەرەتا سوپاسی جەنابەت و شاشە جوانەکەی پەیامەکەم و هەموو ئەو برایانە و کارمەندانە لێرەوە دەستی ماندووبوونیان لە گوشم و جەژنە پیرۆزەی خۆم لە جەنابەت و لە هەموو برایان و لە هەموو دۆستان و خزمانەکەم هیوادارم ئەم جەژنی قوربانە بێتە مایی خێر و خۆشی و بەرەکەت و ئیشاءڵڵا دابارێتە سەر سفرە و خوانی هەموو ماڵێکی کورد و کوردەواری. سپاس دەکەم. جەنابیش پیرۆز بێ. کاک میهران. هەمووساگیان ڕێز و حرمەت بۆ جەنابتان، ڕێز و حرمەت و سڵاو بۆ بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام ئەو بەڕێزانەوە ئێستا لەسەر شاشە ئەمان بینن. ڕێز و حرمەتم بۆ هەمولایەکەیە جەژنە پیرۆزیان لێکم لە جەنابتان لە ستافی بەرنامە لە هەموو موسڵمانان لە هەموو کوردەواری بەتایبەت و هەر لێرەوە داوای گردنازاییەکەم لە هەموو کەسانێ کات و ساتێک ئەگەر بەدەستی منەوە عاجز بوون یا لێم ڕەنجاون هەر لێرەوە داوای گردنازاییەکەم و جەژنیان هەزاران جار پیرۆز بێت و لە خزمەتانێ. لە خزمەتانی. کاک هێمن لەگەڵ جەژنا چۆن دەیتەوە؟ کەیف و خۆشید لەگەڵ جەژنا چۆنە؟ وەڵایی کاک عەباس سپاس بۆ تۆ. ئەڵبەت من خۆم ینی جەژن ناکەم، هەر لە دێر زەمانەوە پێم خۆش نەبووە، نازانم هەر مەبەستن لە گەڕان و چوونە دەرەوەیە. چوونە دەرەوە و گەڕانم نییە، هەر لەگەڵ خانەوادەی خۆم عادەتی کە نانی جەژن نەخورێ ئیتر من سەفەرەکەمە ڕۆمە دەرەوەی شار تا دوای جەژن، چون بەڕاستی جەوم لەگەڵ من هەرشمەوە بە پێنجێن جەژن لە پێنجێنەکەم چونکە من ماڵان ناگەڕێم. دیسانەوە شەر جەژنە بەڕاستی من زۆر جار فکرەیەکەم هەیە کاک عەباس، ینی جەنابەت دۆستی خزمی یعنی بۆ ئەبێ هەر جەژن منت بیرکەوێتەوە بۆ 2 دقە بێت بۆ لام و تێکڕای ساڵەکەتەوە من تۆ نبینم بۆ جەژنێک 2 دقەی بۆ لای من بۆ گردنازایی نا، هەزار جار گردن ئازابێ جەژنت پیرۆز بێ لە خۆشیابی، بەڵام لە کاتەکانی تراوەرە سەردارم کە سیری ڕەحەکانی تریشە بکەمە جەژن سیل من ئەمەی ئەو کات باس لەو کاتە کەمەیە کە تۆیی بۆ لای من درێژی کەرەوە بەسەر هەموو تەمەن و یا ساڵەکەیە و سەردان کە میوانداری بکە وەرە بۆ لام. شتێک هەیە بە ڕۆژەکانی ئاسایی تر لێ نەکەین، با ڕۆژەکانی تر وەکو جەژن لێ ئەخنا محەبەتی جەژن درێژکەینەوە بەسەر دۆستایەتی کاری ڕۆژانەمانە، مەبەستم ئەوەیە. زۆر زۆر باشە. لە پێنجوێن گرنگیدان بە جەژن چۆن؟ طبعاً لەوێ لەبەرەوەی کە خەڵکێکی شعبی ترە، میوانداری و هاتوو چۆ و سەردان زۆرترە بەڕاستی لە چاو سلێمانیە. من ئەوەی کە لە باوکم و لە باپیرانم بیستووە هیچ کات لە پێنجوێنە بەیانیان هیچ کاتێکی بەڕاستیمی جەژنی قوربانیان ڕەمەزانە نان پیاوان نانیان لە ماڵەوە نەخواردووە، نانیان بە سینی بۆ براوە بۆ مزگەوت، هەمویان لە مزگەوت نانیان خواردووە دوای نوێژی جەژن لەبەرەوەی نەکا غەریبەیەگات بێتە ئەو ناوچەیە و ڕووی نەبێ، یان بەلانی کەمە هەمویان وەکو یەک جەژن بکەن، هەمویان وەکو یەک جەژن کراوە و چێ خواردنیان بە سینی بۆ براوە بۆ مزگەوت و ئیتر لێ بەش کراوە هەمووی وەکو یەک خواردوێتی جاوە شتێکی جوانە
کە تا ئێستاش هەر لە من ناوچەی پێنجۆنا هەرماوە. زۆر باشە. کاک میهران، تۆ مناسبەی جەژن چۆن ئەبینی و چۆن بەڕێیەکی و گرنگیدانت بۆ جەژن و خۆشیەکان؟ وای مامۆستا ئێمەش وەکو هەموو شوێنێکی کوردەواری لە سنەی ئێمە لە ڕۆژهەڵات خەڵکە ڕۆن سەردانی یەکترەکەن. بەداخەوە ئەم 1-2 ساڵە بەهۆی کێشەی کۆرۆناوە تۆزێ جەژنەکەمان تێک چووە. ئینشاءڵڵا بە لوتفی خۆی تەعالا و چاکە بێت و کێشەکەش نامێنێت ئینشاءڵڵا نەخۆشیەکە نامێنێت وەکو جارەکەی جاران بە دەوری یەکا کۆبینەوە ئینشاءڵڵا جەژنە پیرۆزە ئەکەین و هەرەوەی تە سەردانی ماڵی یەکترەکەین و ئینشاءڵڵا کە گەردن ئازایی داواکەین لە هەموو لایە گەردنمان ئازاکەن و خۆشین لەگەڵی یەکە لەگەڵی جەژنە شادی و ئەو خزمان و دۆستان بەڵێ هاوڕێیان کە محیبەتان لەگەڵان وێن و سەردانی یەکترەکەن چاوەڕوانی ئەوتان لێکن یا داواتان لێکین کە شتێکیان بۆ بڵێن یانی وڵی بووە مامۆستاگیان شتی واش بوو ئەرە وڵی تر زیاتر شوێنانێک ئەڕۆ من خۆم وا هەر کۆمەڵێک لە برادران کۆبینەوە پێکەوە کاتی جەژن ئەوانە لە تەکیەکان لە خانەقاکان لە مزگەوتەکان ئەڕۆین سەردانەکەین هەر بە مناسبەی جەژنەوە هەم پێش جەژن هەم دوای جەژن هەم ڕۆژی جەژن ئاوا 3-4 ڕۆژ پێکەوە بە شادی و خۆشی جەژنەکە وەرە دۆری یەکا کۆبینەوە ئیتر خوێندنیشمان هەیە و سرود ئەڵێن و سەڵواتە دەین و زکرەکەین و مەولودی و خۆش الحەمدولله ئەروەڵا تایبەتمەندیتان هەیە وەک مەسەلەن شاری سنە بەڵێ لەوەی کە مەسەلەن ئێوە گرنگی یان جۆرێک لە جژنەکان و مناسبە خۆشەکان بەڕێ بکەن لە شوێن و شارەکانی تر نەبێ با کوردەواریش وڵی یانە شتێکی تایبەت بە منتەقەی خۆمان بە سنە بەڵێ وڵی وازانم تقریبان قوربان هەموو شوێنێکی کوردەواری هەر شێوازەکەی تقریبان یەک جۆرە یەک کەلتوری هەیە کوردەواری خاستەن بەس ئیتر لە سنا وڵا قوربانیکردنەکە با بڵێن حێوان سەربڕینەکە زۆر بەرچاویە لە سنا جاری وا هەیە قەوم و کەس چەند شوێن دەسەدەم بە دەستیەکە و هاکاری لەگەڵ یەکەکەن شتێک قوربانی ئەەکەن یانێ پارەی بۆ کۆکەنەوە بە جلوبەرگی بەڵێ بە جلوبەرگی بەڵێ بە جلوبەرگی کوردی ئەرەوەڵا ئەو شتانش هەیە ئیتر یانێ با بڵێن کەلتورەکە لەگەڵ دینەکە پێکەوە شتێکی جوان دەرەخەن الحەمدولله کەلتوری لێرە هەر لە مناسبەتێکی ئەوایە بەڵێ بەڵێ وڵای لە سنا گرنگی ئەدرێ بەجلی کوردی بەڵێ ئەرەوەڵا ئەرەوەڵا زۆر باشە ئێمە ناوبەناو دەچینە لای هونەرەکە چونکە مەجلیسەکەمان زیاتر جەژنانەیە خزمەتیان بەسەر چاو چڕێکەوە ینی انشاءالله شانسی خۆت ئەم شەو هەم کارەکانمە هەورامیە باشە با قسەیەک لەوە بکەینەوە بۆخۆی بابەتە یان دوایی باسی لە خزمەتان دوایی باس بەسەر چاو ڕۆڵی هەورامی و هونەری بەتاکید ئەوە زەرورە بەڕاستی زۆر باشە کەواتە فەرمون باسێکمان پێشکەش عزیزم بمستم امان عزیزم بستم جو سوانه عزیز زنارم بستم زنارم بستم عزیزم بستم شیشه نموننگ آی تخوام شکسته اعظم جباده آی میلی تو مسته میلی تو مسته عزیزم بسته عزیزم بستم
امان تو تماشا توازن فروی امان تو تماشا دايما فارس آي صبح وعشاء صبح وعشاء عزيز بستا عزيز بستا جو سوانا زنار بستا زنار بستا حجم تافم أرشا والأروم حجم تافم أرشا والأروم هواي قشتي دورايا أستانا كايتون قيانا أستانا كايتون عزيز بستا عزيز بستا جو سوانا راتايا زنار بستا قيانا زنار بستا پردەی ئابروم ئایای سەرجار فریاوە پردەی ئابروم ئایای سەرجار تاسەم لە بازار ئایای عاڵەم زڕیاوە ئەمان عالم زريا عزيزم بستا عزيزم بستا جو سوانا رايا زنارم بستا زنارم بەستە شرد بو هر ساعت يانا ميلد زياد كان شرد بو هر ساعت يانا ميلد زياد كان خاطر وعشقي يانا بالاكت شات كان بالاكت شات كان عزيزم بستا عزيزم بستا جو سوانا رادايا زنارم بستا زنارم بستا دەنگتان هەر زڵال بێ دەستان خۆش بێ چاوت ماچەکەم سپاس کاکە دەستی بەزیان. تەناوتان خۆش بێ وەڵاهی من ئەوێ ئەوە بپرسم کاک میهران تۆ وەڵامم بەرە و تیش کاکێ منیش هەڕێی خۆی بڵێ لە خزمەتە ڕاستی کاتێک ئێوە ئەم هونەرە جوانە ئاڵێن ئەم گۆرانی خۆش و سرودە خۆشانە ئاڵێن بەقەی ئێمەی بیسەر و بینەر چێژی لێ بینن ینی ئێمە زۆر چێژی لێ بینین ئەچینە فەزایەکی تر ڕۆحیانەتمان دەڕوا خەیاڵمان فراوان نەبێ چودانم شادیەک دامان دەگرێت دنیا تەرکەکەی هەر یەکە بە جۆرێک لەوانەیە چێژ لەمە بۆ خۆتان ئەچنە ئەو دنیایەوە ینی شتێکی فارسی هەیە ئەڵێ مستەمع صاحب سخن ڕابەرسەری زەوق ئاوەرێت یعنی
کاتێ تۆ لە شوێنێک خەریکی ئەخوێنی شتێک ئەڵێ سرودێک ئەڵێ یان هەر وتارێک هەر شتێک بۆ خەڵک باسەکەی گەر خەڵکەکە پێیان خۆش بێشتەکە تۆ تەسیرەکەی ببینی تەسیر لە تۆ شاکات بە تاکیدەوە من خۆم زۆر جارم بە تەجربە بەدەست هاتووە بیرم لێ کردوێتەوە زۆر جار لە بڕێک لە شوێنەکانە یان بڕیم لە زۆرێک لە شوێنەکانە کاتێک خۆم فەرەحێک دێ بە دڵما خۆشیک دێ بە دڵما لە کاتی خوێندنەکانە دڵنیام کە بە لوتفی خوا ئینشاءڵڵا خۆشیەکەش کەوتە دڵی خەڵک بەرامبەرەکەش کاتێ ئەبینم خەڵکەکە پێیان خۆشە تەسیری تیانە کردووە بۆ خۆشم ئێنەرژیەکەم چەند بەرابەرە بێتەوە و تەسیر لە خۆشماکە کارە مەداحیانە کارە دینیانە وتنی حساب نییە ئەمانە ڕۆحە چون تۆ باسێک جارە باسی ئەڵڵاکە یا باسی پێغەمبەرەکەی هەر خۆی بۆ خۆی وتن و کاریگەری ئەم دوو زاتە ئەم دوو وجودیەتە لە وتنە کارەکاتە سەر بەران خۆت ئەنجا بەرامبەر بۆ نمونە ئێمە لە زۆر شوێنە دانیشتین مەجلیس بووە پیاوێکی پیر هاتووە بە حاڵ سەڵتی دەرهاتووە هیچ سەڵتیشی خۆر نەبوو هیچیشی نەوتووە یەک لەحزە هەر لە شوێنی خۆیەوە کە وتوێتی ئەڵڵا ئەو ئەڵڵایی لە ڕۆحیەواتەوە دەرۆت هەدەفی بەرامبەر یاوەتی لە دڵی بە سەعات بێهۆش بوو ئەمە وتنەکەی مهم نییە کاریگەری چییە ئەمە لەسەر من دروسەکە کە ئێڵێم دوای ڕەنگەگاتەوە لە تۆدا لە بینەرە لە کەسێکی ترە ئەمەم ئەخلاقە جوانە ڕۆحیە کە دینە کە مەحەبەتە کە عیشقە ئەمان مهمترە لە وتنەکە بەڕای من ئەوە دەست جوانە گرنگترە زۆر زۆر ڕاستە وڵا پێم خۆش بوو ئەنی ئاوازێکی زۆر خۆش بوو لەسەرەوەش پێم بڵێ ئەمە ئاوازێکی با بڵین خۆمانەیە فارسیە چورانە خۆتان ئەوەتان کردووە بێجازی کاک میهرام شەرمەندەم ئێمە ئەم ئاهەنگام ڕیتمە گەڕیانە بەڵێ بەڵێ جاپەر وەکو لانێکی مۆسیقی هونەری ڕیتمی گەڕیان لە مۆسیقای عەرەبانیە فارسی ژنێتی تورکی ژنێتی بەڵام فارس زۆرتر بەکارێنێ بەڵام ئەسڵی کاری گەڕیان کوردیە ئەساسەکەی سنەیە سەرچاوی ئەو ڕیتما ئەسلی کوردیە و سەرچاوەکەشی سنەیە و ئاوازەکەش من وەرم گرتووە بەڕاستی خۆم نی ئاوازەکە من دامنا لەسەر ئاهەنگێکی هەر فۆلکلۆریات بڵێن لەسەر ڕیتمی گەڕیانیش ئەڵبەت کاگمێران خۆی لە ناو منبەعەکەیە ئەو باشترە ئەبێ هەندێکمان قسە بۆ بکات لەسەر بەڵێ کاگمێران تۆ تایبەت بەسنەیە ئەو ڕیتمە با بڵێ بڵێ کوردیسنە بە تایبەت بەسیتر لە کاتی دەفەکەشە ئەو نەبا بڵێن غەنی و پڕە موسیقاکە کە بە چەند جۆر شێوازی دەفەکە با بڵێن فیگۆری دەفەکەش ئەگۆڕێ لەگەڵ خوێندنەکە وڵایتر کاکێ من زەحمەتی کێشا بوەرکی سەرشانی کاکێ من بوو شعرەکانی بۆی داناوە و وەڵات نازانم شعرەکان مەسیتر موسیقاکەی بەڵێ هەر ئەو ڕیتمەیە بەڵێ مەلا محەممەدی ساڵح دەستی باش خۆش بێ تکایە باسی کاکێ من باسی هوەری هەورامیمان کرد با بڵێن یان ڕۆڵی هوەری هەورامیمان کرد لەم تو دانەیەکەوە ئەیچڕن ڕاستی بۆچی ینی زیاتر تەرکیزتان لەسەر هوەری هەورامیە کاک ئەباس زۆر ڕاستە بەڵام هوەری هەورامی یان لەهجەی هەورامی لەهجەیەکی ڕیتمی ترە لە سۆرانی کەمێک ڕقترە بەڕاستی بەڵام هەورامی فەزای وتنی بەرفراوانتریشە هەرچەنە تۆ باشتر شارەزای لە من هەورامیم بەڵام لەوەیات بەڵام زمانی هەورامی لەهجەی هەورامی لەهجەیەکی ڕیتمیە و ئێمە چەنەها شاعیری گەورەی وەکو مەولەویمانەیە کە مەولانای کوردیە یعنی بۆ خۆی هەمبانە بۆری نییە کە لە وشە و لە شعر یعنی تۆ گەربی شعرە هەورامیەکان لە ناو ئەدەبیاتی کوردیە بێنتە دەرەوە یان لە ناو کارە شعری دینی و غەیری دینی مەجازی بێنتە دەرەوە هیچمان نامێنێتەوە سەردەمانێک هەر بە زمانی گۆرانیەوە هەر خۆی زمانی ڕیتمیە ڕیتمیانی گۆرانی بەڕاستی زمانەکە زمانێکی گۆرانی وایە ڕاستە ئەنجا بەڕاستی قوڵیەک لە ناو وشەسازی هەورامیا هەیە
زۆر کەم کەس پێی پێبەرێت لە شعرا کە بە کلاسیک بینوسی یا بە زمانی سۆرانی شادیەکەشی هەر بە ئیزافە مەسەلەن ئەنی ئەو کەیف و شادەی کە فەزایەکی لە ناو زمان و وایە حەت چەنە تۆ باشتر ئەزانی ئێمە لە عەرەبیا مزەکەرم و ئەنەسمانەیە بەڵێ ئەم لە هەورامیشە مزەکەرم و ئەنەسەیە و دووشتی تریشمانەیە کوڕکچیشمانەیە کوڕێکە ژنی نەبێ مجرد بێ کشێکیش کە زەواجی ڕاست نییە بۆ ئێوەی سۆرانی ینی ئەم هوەری بە هەورامی و تراوەیان نووسراوە بەکاری بهێنن شایستەی زمانی هۆرامی بێت بڵێ هۆرامی هۆرامان ئەوە من ناتوانم بەڕاستی ئەو شتە بڵێم بە تەواوی مافەکە ئەوان زۆر بەرزە ناکرێ ئەو شتە بەس ئیتر لە خۆشەویستی لە خۆشەویستی زمانەکەی و خەڵکی خۆشەویستی هۆرامان بەڕاستی خەڵکێکی کوردی ئەسیل ئیتر حەزم لێ بوو ئەرەوەڵا نەک بڵێم جوان تێگەم زۆر حەزم لێ کە بتوانم قسەش بکەم بە هۆرامی بەس لە قسەکان تێگەم بەڵام ئەوەیە کە خۆم بتوانم قسە بکەم تۆزێک سەختە بەڵام ئیتر هۆنەرەکە تۆزێ جیاوازە خوێندنەکە تۆزێ جیاوازە لەبەر ئەوەی شعرەکانمان بیستووە لە پێشترەوە یان خۆمان علاقەمان لەسەر شعرەکانی بەتایبەت مامۆسای مۆلەوی و ئەوانەیە کە زەحمەتیان کێشاوە لە بواری شعریە ئیتر خستویان تە بەردەستمان تۆزێ ئاسانترە ئیشەکەمان زۆر عەرزم کردی ئیترەوە بەڵێ ئیتر قوربان ئەوە بەڵێ سەیدی هەورامی ئەو کەسەی وای ئیتر بەڵێ زۆر ئەرە وەڵام ئێستا من لەبەر ئەوەی کە ئێستا من دانەدان ناوبم لەبەر زۆرن الحەمدوللا ئەوانەیە کە زەحمەتیان کێشاوە بەڵامی تر بەڵێ دەستان ئێبا لە دنیای هونەرا تۆزێ بینە دەرەوە کاک هێمن شتێکی خۆشمان بۆ جژن پێ بڵێ بۆ بڵێ با باسکە ینی مەسەلەن قسەیشی خۆش جێڕانەوە بەسەر هاتێکی خۆش وڵاجا کاک عەباسەوە چام لەسەر هینەکەی کاکمیران ئەوتم مەگەر تۆ قسە و کرد کە باردووکمانێک تەزبیحمان پێ هەمووی مڕنی هەموومان بڵێ باردووکمان هەرە و تەزبیحەمان پێوت مەگەر تۆ قسەکە و کرد تەواوی خێرا بێ دەستمنەوەم هینەکە هەڵکەن تۆ هەبڕۆگە هەی بەدەستمەوەی کەچی هەر بیریە شێ بماتێ هەموو جارێک هاتووم بۆ ئێرە بۆ بەرنامە ئەوانە ئێوە دانێکی احتیاتی ئەم جارە نازانم بۆ لە بیرم ئێسەی نەکەی منێ جارێت ئێوە ینی بڵێ خۆمانەوەش ماڵی خۆم ئیترە وڵا هەر نەیامێ ئەمە هەمی هەڕنی لە کاتی قسەکردن عادەتێکی زۆر مەیە بە تەسبیح قوربان دەیشەڵا هەر پێشکەشی جەناب تیەکا دوایی قوربان پێشکەش سپاس بە دەرلەوە شتێکی خۆش لە جەژنا مەسەلە نێوە هیچ نەبێ کوردستانی ڕۆژهەڵات بێ مثلەن بابەتێک کە قابلی ئەوە بێ کە شادیەک ببینەر و بەخشی قسەیەکی خۆش کەلتور و عادەتێکی خۆش لە جەژنا مەسەلەن وڵای قوربان نازانم ئێستا من ئاماژە بە چی بکەم الحەمدوللا لە خۆشی نازانی بڵێ بەکار هێمە شتێکە بۆ بڵێ کاک مێرە ئەمڕۆ خەریکی شتێ بووین کارێکی کاکبیهرانەیە پێ ماڵێ ئەرێ ئازیز بەگیانێ وێنەی فەروان تا لێشم گوم بوو ئەڵێ ئازیز بەگیان و دی دەکەم ئەرێ ئازیز بەگیان و گیانە وێنەی پەروانە ڕووی جەناب فەردی ئەرێ وێڵمە گێڵۆ گیانە سەرعی و دێوانە ئەوە چەند ساڵە ئێمە دانیشین ئیش لە سەرواکی لکێتە سەر سەرعیەکەم نەڵم شەرعی دێوانە ئەویان زووتر دێ جا لە شعرێکی ترا جا من تۆزێ لە خوێندنەوە ناچێکاک میرانیانی تێکە چێ ینی خەمە سەرشانی خۆم ئەرکەکە خۆم ئەوڵێن ئیتر لە شوێنێکی ترا ئەڵێ مەحروم ئێمە وەکو هەورامی ئەوە قابلی ئەڵێ مەحروم منیش نووسیم ئەوتی مەحروم من مەرحوم حەچی هەمان وت هەرێ و مەحروم منە و مەرحوم من تۆزێ لە خوێندنەوەی کێشەمەیە تر قوربان هەر جژن هەمووی هەر خۆشی و هەر نکتەی تر ئێمە زیاتر ئەو شتێوە شتێکی خۆش جژنانە نەماوە لا ئێوە جژنانە نەبوو هەبوو جژنانە ئێسکوا مناڵکەی جژنانە هەر پارە بوو یاسی وڵی پارە بوو کاتی خۆی ئیتر ئەوانەوە با بڵێن لە ماڵە گوێز و مەویژ و
ئەو شتانەشیان بوو بە لەوانەیە دەستیان نەکرد بە گیرفانیان هەرچی تیا بۆە چکلێت و نازانم ئەسکاگا باسەر نەماوە هەنیێزانی کەم بۆتەوە مستانەوەڵا ئەزایتی خۆی ئەساسەکە پارەیە جژنانە ئەو کات پارە بوو با بڵێن هەرکەت جژنانیان پێدان چکلێت بوو یان گوێزۆ ئەو شتانە زۆر کەیفمان پێ نەهات شتێکی تر بوو بەداخۆ ئەسە جژنانە نەماوە کەس بە مناڵیشی نایە باز لای بەیاری کارتفرۆش ماوە بەخۆران بەڵام یەکشمە لە کاتی خۆیە کاتی جژن کە ڕۆشتی لە مەزگەر نوێژەکە تەواو بوو یەکەم شوێنێک ئەو گەنجانەیەکە پێکەوە بووین یەکەم شوێنێکە ڕۆشتین ماڵی مامۆسا بوو ئەوێ ئەڕۆشتین کە دەنازاییمان لێ کرد چون ڕاستی تۆزە شلۆخ بووین لە مزگەوتە باڵین هەزۆر بوو هاتوچوومان زۆر و جارجاری تر لەوانەیە لە اینی مناڵی خۆمانە بێدەبیمان کرد بە لە خزمەتی جۆرێک لە دەربڕینی محەبەت و گەورەیشە بۆ جەناوی مامۆستا یەکەم جار ماڵی مامۆستا ڕۆشتن بە دوای تر ناوی مەحەلە و گەڕەک و ماڵی خۆمان و خزم و کەسوکار و ئەوانم هەر لە بیرە من قوربان لە مێژەوە ئینشاڵڵا کە هەر ئەم شتانە بمێنێن ناوی خەڵکی کوردەواریە ئەم تۆ لەگەڵ جژنانەیە چیت هەیە وڵی کاک عەباس من شەوەکەی حساب مەکرد بۆ نمونە دوو خاڵمەیە یەنێکی پێنجمێنێ ئەی دایک و باوکێ دوو مامیشتریشم هەیە ئەکی پێنجمێنێ ئەمە دا بەدا 20 دینار مێردی پورەغەشمێ پێنجمادی هەچوو حسامەکە بە دایک و باوکشمە ناچوە 45 دینار بە دوو فەڕی پاسکیلیان خۆی هیچ نەبوو هەڵیانە خڵتاندین و پارەکەمان نامە دامە زۆر گیرفانە خەڵیە بوو 45 دیناری ناگرت هات چۆنە هاتووە ڕۆیشت و حساب مەگەر وەرەق و قەڵەم دوای سێرەکەم پێنجەکانە بوو بەسێ نیوە قیمەتی شێغر بینەرە بە ڕێز و خۆشەویستەکان ناوبڕێک وەردەگرین دێنەوە خزمەتتان و درێژە بە بەرنامەکەمان دەدەین لەگەڵمان بمێن دووبارە سڵاوتان لێبێت بینەرە بە ڕێز و خۆشەویستەکانی بەرنامە خۆشحاڵین ئێوە بەردەوام لەگەڵ ئێمە ماونەتەوە بۆ تەواوکردنی بەرنامەی تایبەت بە جەژنی قوربانی پیرۆز بەڕێزان هێمن پێنجوێنی و میهران خالدی و بەڕێز نەورۆز دەستێک لە هونەرمەندانی خۆشەویست لە بەرنامەکەمان لەگەڵمان ئامادەن دووبارە بەخێر بێنەوە بەڕێزان کاتی ئەوەیە بەرهەمێکی تری هونەری تایبەت بە جەژن ببیستینەوە کاگێ من ئەگەر بکرێ بەرهەمەیەک پێشکەش بە ئێمە و بینەرە بە ڕێزەکان بکەن وتنظل برج ماهضة من يجدم بمدينة وتنظل برج ماهضة من يجدم بمدينة بلد يوديناك محمد الأمينة بلد يوديناك محمد الأمينة سلامي سر روحي كنوري دين ودنيايا بفيزي آيا وشمي تاريخ ضلي عاشق خوينايا هاي ضلي عاشق يا خوينايا وتنظل بالجماهير من يجدم بمدينة وتنظل بالجماهير من يجدم بمدينة بخوض يوديناك محمد الأمينة بخوض يوديناك محمد الأمينة قلبي خويا فرجني تسر باغاتي سيني من قلبي خويا فرجني تسر باغاتي سيني من بابوني أحمد مختارة كدل سرمست وشيدايا هاي دل سرمست وشيدايا وتنظل بالجماهير من يجدم بمدينة وتنظل بالجماهير من يجدم بمدينة بخواد يوديناك محمد الأمينة بخواد يوديناك محمد الأمينة فرح بالي بسر شاري دلك يا شام مبارك بيه سراسر غرقي عنو
جەژنی یادی تایە هەی کە جەژنە یادی تایە وتم بلبل جمالها نجدم بمدينة وتم بلبل جمالها نجدم بمدينة بەخواد یاودینەکە محەممەد ئەمینە بەخواد یاودینەکە محەممەد ئەمینە ئەگەرچی خۆ لە ڕوومنایە سەرم باوێن مەدەرگانە ئەگەرچی خۆ لە ڕوومنایە سەرم باوێن مەدەرگانە دڵم خۆشە کە سەودای عاشقی باڵای تۆم لە سەردایە عاشقی باڵای تۆم لە سەردایە وتم بلبل جەماهێڵە نجدم بمدينة وتم بلبل جماهێڵە نجدم بمدينة بەخواد یاودینەکە محمد الأمينة بخواد ياودينك محمد الأمينة بەفریادن مەگەر نایەی بچم بۆ کوێ باڵ و زەردی بەفریادن مەگەر نایەی بچم بۆ کوێ باڵ و زەردی کە تۆ بۆ عاسیان سایەی پەنای ئەمنت با کێدایە ئای پەنای ئەمنت بە کێدایە وتم بلبل ماهرة وتم بلبل محمد الأمينة بخواد ياودينك محمد الأمينة تەنها خۆش بێکای دەستی ئەوەش خۆش بێکای تکایە کەمە گەرێوەش چوون بۆ مەدینە ئێمە بەجێ نێڵە ئینشاءالله. نازانم چون یا ناکای میرە من أنا والله قرآن ئێک هێ من تۆ ڕۆشتوی وڵی کاک عباس تقریبا نەبێتە ڕیایی خوا قبولی کا انشاءالله من خۆم دەردی لا خۆماڵێن سەرکاروان بووم سەر قافڵە بووم 11 جار چووم و خەڵکم بردووە وەر جارێکیش کە چوین چەند جار عەمەلەمان کردووە خوا قبولی کایشەوە ئینشاءالله خوا قسمەتی ئێوە شتێ بکە سان خۆش بێ خزمەتە وابزانم مەولەویەوە فەرمێ قوربان قوربانن جەژنن شادیەن دەستنەگەردەنن ڕووی ئازادیەن بەڵێ ئەمە بۆ بەرنامەیەکی هونەری جەژنانە وەکو کشمیش و قەیسەکەی ڕۆژانی جستنی لێ هاتووە وابزانم هەرا بێ ئامادەی هەبێ نازانم کار میران وڵی ئینشاءالله بەڵێ انشاءالله خزمەتان ئابین انشاءالله کە لە شعر خۆشەکان و بەرزەکان سامەوەریت هەیبەت بە جەژن هەروەڵا انشاءالله بەدوای قەسیدەیەکی ترا ئەوش پێشکەشتان هەکەین انشاءالله زۆر باشە من ڕاستی ویسم بابەتێک باسکەم کاگەهێ من هونەر وەک ڕۆحی بۆ نەجیاوازەکان هەمیشە ئامادەیی هەیە بەتەشیت مەسەلەن لە جژن و خۆشیەکانە ئامادەیی هەیە لە زیکر و پەرستشەکانە ئامادەیی هەیە لە بۆنە کۆمەڵایەتیەکانە هونەر ئامادەیی گەورە و فراوانی هەیە تەنانەت لە جنگ و هەشتیشە هەیە ئەمە هەر یەک ڕیتم و ستایلە لە هەموو با بڵێن قۆناغە جیاواز و بارودۆخە جیاوازەکانە هەیە یان نەکرێ هەر یەکە و ستایلی تایبەتی خۆی هەبێ بەڵێ کاک عەباس جەنابت فەرمووت هونەر لە هەموو بۆنەیەکە هەیە حتا لە جەنگە هەیە لە خۆشیە لە خۆشیە ناخۆشیە لە ماتەمینیە لە شینە لە شاییە بەس لە یەک شوێنانیە من گلەیم هەیە ئەو گلێشی من نییە هی هەموو بینەرەکە هی هەموو بینەرەکانی کەناڵی ئاسمانی پەیامە خۆزگە هونەریش وەک جاران چمکێکی بچووکیان باەتەوە پێ سەرتاوە زۆر یعنی تۆ ئەو قسێت نەکریا من ئەو قسێم وەلا هاوبڕاستی ئەگەر تووڕەش بوون ئەوە لەسەر تۆ ماڵە کاک عەباس
بەس خۆزگا هوەریش بەهاتاتەوە جاری جاران طبعا لە سەرەتا باڵی بەتەکیید ئێمە- شۆڕشێکی هوەری کرد کەناڵی ئاسمانی پێیام کە هەمیشە ئەوەی کە یەک لەحزە گوێگر بوو بێ یاخود هوەرمەند بوو بێ شانازی بە سەرەتای دروستبوونی کەناڵی ئاسمانی پەیامەوەکە من خۆم یەکێکم لەو کەسانە و ئەشمەوێ بڵێم سپاسی کاکجەلالەغەم ئەم بەرنمەیە لە دەست و چاوی ئەوێ نازم بەڕاستی چون هوەر زۆر کەم بۆتەوە بینەری پەیام بینەری هەر سیاست نییە هەر هەمومان لە دەرەوەی پەیام چاومان لە هوەری پەیامە بەڕاستی ئەمە وەکو سەرنجێک وەرەگرین قبوڵە بەڵام بە قسەت ناکەین بەڵامەوەیەکی بچووک ڕاستی ئەمە لە سەرەتاوە بکات چەند ساڵێکی ژیانی بە بەردەوام زۆربەی هوەرمەندانی ئێرە بەبێ جیاوازی هوەرمەندانی ڕۆژهەڵات ئێرە ڕۆڵی باشیان گەڕا دەرفەتی باشمان ڕەخسان بەوەی خزمەتی ئیسلامی بە تایبەت و هوەری ڕەسەنی کوردی بکەین ئەو جەژنانەیەتان لێ ئەمە بڕی بەڵام ئەوە بوو یعنی ئەو کات پێناسەی کەناڵەکەمان کەناڵێکی گشتی بوو ینی هوەریش بەشێک بوو لەو گشتە بەڵام دوایی تایبەتمەند کرا ینی بوو بە کەناڵێکی خەبەری و خەبەری ئەوە ینی تەمە ناکەم ئینشاءڵڵا ئەمە ببێت ئێستش لە بۆنە جیاوازەکە ببێ بە دەرگاکی پشکۆلە بیکەینەوە و ئینشاءڵڵا خزمەتی خۆمانی تیا بکەین بە خزمەتی بەڕاستی ئەو کۆمەڵگا کوردیە جوانەی کە پڕن لە ڕۆحیەت و هوەر زۆر باشە با بچینەوە سەر پرسیارەکە ئەم کاک میهرانیانی هوەر بە یەک ستایل لە هەموو دەرگا جیاوازەکانەدا لە بارودۆخە جیاوازەکانەدا یان هەر یەکیان سایلێکی تایبەتی خۆی هەیە بۆ من ستایلی جەژن جیاوازە لە جەنگ لە بارە کۆمەڵایەتیەکان لە چوزان لە زیکر و عیبادەتەکە شتێکە دیار هەروەڵا هەڕێک باسەکە جنابتە جیاوازیەکە هەیە ڕاستە هەمووی هەر هوەرە بەس تایبەتمەندیەکان هەیە جیاوازیەکان هەیە ئێستا جەژن تایبەتمەندی خۆی هەیە با بڵێن کاتی بەرنامەیەک بۆ نمونە شادی بەهۆی شتێکی ترەوە هەیە ئێمە لە سنا هەمانە کە کابرا زەواجەکە ئێکا بە مەولود ئەو تایبەتمەندی خۆی هەیە زۆر لە شوێنانە هەم تایبەت بە شوێنەکە هەم تایبەت بە بەرنامەکە هەم تایبەت بە کاتەکە جیاوازی هەیە هەرەوەڵات تایبەت بۆ شتە بەرنامە ئەکرێ لە سەری هوەرەکە لە جژنیشا بە هەمان شێوە جژنیشا هەروایە ئەرەوەڵاندەی گەورەی ئێستا ئەرێ بۆ نمونە ئێستا هەر ئەوەی کە باستان کرد جنابتان ئەو شعرێ مامۆسای مۆلەوی بەسەبارەت بە جژنی قوربانە تایبەتە بە جژنی قوربان دیارە ڕاستە لە شوێنی تریشا وتراوە کاتی تریشا وتراوە بەڵام ئیتر تایبەتە بە جژنی قوربان یعنی ئەمە کاتەکەیە بەڕاستی کە تۆ ئەو شعرە ئەڵەی ئتر ڕێک گونجاوە لەگەڵ موعید و کاتی جژنە کاگێ من بەقەد حزوری هوەر لە کای جیاوازەکانە ئەوەندە گرنگی پێ دەدرێت یعنی ئەوەندەکە دەرفەت بە هوەر و هوەرمەندان دەدرێت بۆی لە ئاستە و ڕۆڵەیە بن بیجێڕن یانی ئەمە گەرباسی ئێرە بکەین یا مقارنەیەکی وڵاتی خۆمان شاری خۆمان کوردەواری کوردستان بکەین لەگەڵ بۆ نمونە وڵاتێکی نزیکی خۆمان تورکیا یاخود ئێران ئەوان بۆ هەموو مەراسیمێک بۆ هەموو مناسبەیەک کارێکی هوەریان هەیە بەڕاستی هەرچەنە خۆشمان هەمانە حتا لە مناسیمە دینیەکانە لە شەوی قەدرا مناسیمی شعری دینیمانەیە مەراسیمی دینیمانەیە بابەت بە قەدر لە جەژنی ڕەمەزانە لە شەوانی شەوی بەراتە لە مەراسیمی کۆچە سەری ساڵی کۆچیە لە قوربانانی بە تەکید ئێمە هەمانە بەڵام کەمتر لە یادی مەولودا کەەوە سەرتۆپکی هەمویانە هەمویان چۆن بڵێ تایبەتمەندی خۆیان و هوەری خۆی هەیە بەڵام خەڵکی ئێمە میدیای ئێمە کەمتر کار لەسەر شتان ناکە بەرداخەوە زۆر باشە کاکێ من دیسان هەر لە تۆ میهران کاتێک تۆ قسە خۆشەکانەکەویش شتێکی هەر بیرەکەوێتەوە قسەیەکی خۆشمان بۆ بکە بۆ خەندەی سەر لێوانی بینەران ئەوەی پێوترێ زانم نکتەیە قسەی خۆشی مەجلیسیە چی هەیە خۆتی ئەوەی بیستە بێتە یانی وەڵی زۆر شت هەیە کاگە باس بەستە جاریوانیان وەڵی سەفەرێکمان کرد وەکو هوەرمەندی ئیسلامی سونی کوردی بۆ کوێ بۆ بەجلی کوردی و بۆ کەربەلا
بۆ چ مناسبەیە هەر بۆ مناسبەیە بوو ئێمەشیان وەکو مەداحێکی هونەری کوردی بانکرد بوو بۆ عاشورانە نانە ڕەبتی بە عاشوراوە نەبوو هەر مەراسیمێ بوو هەموو هونەرمەندەکانیان داوت کرد بوو لە دنیاوە منیش و برادرێتریشم لەگەڵا بووی شایەتە لە ئوتێلەکە ئیسراحەتمانە کرد وتم برادرێکمانەیە زۆر ڕۆحی پاکە زۆر حەز بە و شتانەکە مش لە ئوتێلەکە دانیشت بووین تەلەفۆنێکم بۆ کرد یعنی ئەوتان لەگەڵ نەبوو نا تەلەفۆنێکم بۆ کرد مامۆستا فلان کاک فلان ئەزانی لەکوێم چینەوەڵا وتم ئەوە تام لە کەربەلا لە ناو حرەمی ئیمامی حسێنە لەبەر مەرقەیەکە وەساوم ئەوە من مۆبایلەکەم بەرزەکەمەوە تۆ سڵای خۆ بگێنە حەل لەگەڵ وامۆ کردی بەهەرە وتی ئەسەلام عەلەیکە یا ڕەیسی شوهەدا ئەسەلام عەلەیکە یا زوڵم لێکراوە ئیتر ئەوەنە بەبەری دەست کرد بە گریان منیش ئەوەنە برادەڕێش یەک دوو کەسی ترم لەگەڵا بوو ئەوەنە پێکەنین مۆبایلەکەم بە دەستکەوتە خوارەوە ئیتر تا نیو ساعتێ مار پێکەینەوە هەر ئەیوت حاڵ گرتبووی ئەوەندە جا خۆی خۆش بوو بەڵام لە هەمان کاتەوە لە ڕۆحی خۆیەوە بوو یعنی عیشقی هەبوو ئەوە زۆر خۆش بوو بەڕاستی خۆشییا بن کاکبێران تۆ شتێکی ئەوەمان پێ بڵێ بەشداری زۆر مەجلیس و بۆنی کۆمەڵایەتیتان کردووە و لەوانەیە قسەی خۆش و نوکتەی خەڵکانی قسە خۆشیشتان لابێ ینی لە مەجلیسەکانە من بۆ خۆم کاتێک یار بۆ زانیاری زۆر قسەی خۆش و نوکتە و حکمت ئەبیستم بۆ مەجێڕنەوە بەس بەداخەوە لە بیرم نامێنێت لە کاتێکی ئاوایە بڵێ قسەی خۆشمان بۆ بکەم مەگە ساعتێ سێرچ بکەم ینی نامێنێت وڵی هەر فەرمایشەکە جەنابەت تۆزێک ئێستا ئەسکەکە یارمەتی نادا بۆ شتانە بەڵام هەر بووە هەر وڵی چەخۆ زۆر شوێنگەڕاوین مۆرودەکان مەراسمەکان قابلە هەر قسە بوو بێت هەر نوکتە بوو بێ بەس ئێستانە وڵا مێشکەکەم تۆزە هەریم ناکە بزانم شتێک بڵێمەوەوانە بەڵامی تر هەر هەمووی بەڕاستی شارەکانی تر شوێنەکانی تر ئەڕۆین ناکرێ بە قەرز لە کاگێ منی وەربگرینەوە لە باتی تۆ خۆی ئەگەر شتێکی بیرە مەمنونیە بم لەمێ من یارمەتی بە تۆزێک هێستەکەم سپاس مامۆستاگیان دە تۆ قسەیەکی خۆش لە باتی ئەو بکە ناکرێ دانەیشتر گیانی چی بگەڕمە نازانم کاک میران با لە بابەتی هونەرا پرسیارێکی تری لێ بکەم ئێوە بەردەوامشی تازە بەرهەمەهێنن ئاواز و گۆرانی و زانم سرود یان هەر ئەوانەی ترە دەیڵێنەوە ئای خۆ ئەبێ هەر شتی تازار هەبێ کاگا باسکیان شتی تازە بێ هەر بێ لە ئەوەی خەڵک بەدایم تینون بۆ شعری تازە بابەتی تازە هەنەری تازە بەڵام ئیتر ئەوانەش وا لە پێشترەوە لە مێژە وتراوە نابێ ون ببێت بێ هەر ببێت جارجار هەر وەکو بیرەوەریەک چێژی خۆیان ئەرەوەڵا ئەوانە چێژی خۆیانیان هەیە ئیتر ئەوانش ئەڵێن و لە تەنشتی ئەویشە بەرهەمی تازاگەر ببێت خۆی تاعالا لوتفی لەگەڵمان بێت و بتوانین ئیشێ بکەین ئەوەش هەر هەیە و پێشکەشی خەڵکیەکەین کاکێم لای ئێوە ینی لێرە هەرمەندانی ئێرە بەرهەمی تازە هەیە من هەست دەکەم لە قۆناغێک پێش ئێستا زیاتر ئەوانە برەویان هەبوو بەرهەمی زیاتر دەهێنرا ئێستا چی جەنابەت لە ناو هونەرەکەی بەرهەمی تازە هەیە دێت یان ئێستا لە چاو ساڵانی پێشوە شاعیری باشتر هەیە لەو بوارە ئیشەکەن و ئاوازدانەری باش هەیە و ئاوازی زۆر تازە هەیە بەڵام ینی منفەزێک نییە تۆ بتوانی ئەم ئیشە تازانە ئەم ئیشە جوانانە جارێکی تر بە شێوازێکی مۆدێرن بە شێوازێکی جوانتر ڕۆحێتێکی جوانتر بە گوێی خەڵکاوی لێتەوە لەبەرەوەی ئێمە من چەند ساڵە تەمان پێشتری سپۆنسەر نەبوو ئیشی جوانیش کراوە بەڵام میدیا ئەمڕۆ سەرقاڵترە بەکاری تر بەڕاستی یعنی با ئەمە هەر باسمان لە کەناڵی پێیان دەبێت کەناڵەکانی تریش ئەوەندە خەریکی ئینتاج نین ئێستا من چەنەها کارم هەیە هەر لە دانیشتن و لە مەجلیسا وتراوە و بەیانی لە شوێنی تر گوێم لێبەوەتەوە وتراوەتەوە دەیان کاری وام
تازە ئیشەکەش کە چووە ئەڵێ باخی باخەوانە ئەو کەسەی کەوتی و ڕۆیشتە ناو خەڵکەوە تازا بێبەی ئەو بەڕاستی ڕاستە فەرمووی کاک میران هەست ناکەی زیاتر من وە لە ڕۆژهەڵات مەزانی ڕۆژهەڵات زیاتر گرنگی بەم جۆرە هونەرە بدرێتە لە شوێنەکانی ترتا لە باشوور چوزانم لای ئێوە بوونی تیم و هونەرمەندان و گرنگیدان بەم هونەرە تا چ ڕادەیەک ڕۆحێکی زیندوی هەیە وای کاک عباسیان بەعام هەر هەموو کوردەواری هونەریان بەرزە لە هەموو بوارەکانی هونەرەوە ئەمە شتێکە ئیتر نەک بڵێن ئێستا بە تاریف خۆم کردم ئەو شتاڵێم نا ئەمە دەرکەوتووە لە عالەمە کورد بەڕاستی ساحبی هونەرە باش ئەمە شتێکی دیارە بەڵام تقریبا وازانم پار بوو بە تایبەت سنە خۆی بوو بە شاری خەلاقی موسیقا یعنی یونسکۆ ئەعلامی کرد سنەیەکی لەو شارانە بوو وازانم سلێمانیش هەر هەمان شت بەس نازان بواری هونەریەکەی چی بوو شانۆ بوو یان چی بوو نازانم ئەوەی ڕۆشنبیریکی عام ئیتر ئەمە دیارە کاتێکە شوێنێکی ئاوا سازمانێکی ئاوا عالەمی وەکو یونسکۆ دەستێنێتەبانی ئەو شتەوە ئەڵێ شاری خەلاقی موسیقا ئیتر دیارەکە بەڕاستی لە هونەری موسیقا بلێمەتن و دیارن لە کوردەواریە لە هەموو عالەمە الحەمدولله ئەرەوەڵا شکر بۆخوا کوردستانی ئێمە ڕۆژهەڵات تایبەت سنە کە کانگای دەفی شەهر بەڕاستی ئەم هونەری ئێمە دەف لە سنەوە هەستاوە لە کوردستانی ئێمە هەستاوەوە پەرای پیا کردو بە هەموو وڵاتەکانی ترە دەروەی وڵاتەکانی تریشەوە زەحمەتی زۆریان لەگەڵ موسیقا و هونەرا کێشاوە خەڵکی کورد بەڕاستی دەستان خۆش بێت سپاس بۆ جەناب کاگێ من پێشەوەی بچینە لای بەرهەمی بەڵێ ئەوە پێم خۆشە پرسیاری لێ بکەمەوە لە بۆ قوربانی وەرگرتن چەند ماڵن وڵا دوانن من ماڵێکم خێزانیشم ماڵێکی ترە تا ئێستا ویان لە بەرچاو گرتووە لە قوربانی شتا ینی یان بەشیان هێناوە ڕای ڕاستیەکەی کاک عەباس من هەمیشە کە گۆشتی قوربانیت حەزەکەم بیبەخشم جارێکی تر بیبەخشیتەوە ینی دوو جار خێر بۆ ئەو کەسە بچێت کە قوربانیەکە چ قوربانیکردن کارێکی زۆر گەورەیە ینی قەیچێغا من دەبەشم وات وازانم ماڵێکی فەقیر دوو بەشی ینی تۆ واتوە نەوەڵا نەوەڵا قەت حەز ناغم چکە هەر بەجددی چەند پشکە بۆ بەیەکی کیانە بەخشی وەڵاهی لە دوان زیاترم بۆ بێبەخشم یعنی نایکەی بەسییان نا مەبەستم لە دوان زیاترم هەبێت دوان هەبێت دوان ئاگرم بۆ خۆم دانێم لە دوای ئەوە هەرچی هاوای بەخشم دێ باشە وڵاستفراوان چکا من کە خۆم قوربانیەکەم نیوی دانێم بۆ خۆم ئەوە لە بەرەوە کەسێکم بۆ بێت ئەیەمەوە بەخێر ئەوش باش قوڵی کاگایی وێر شەرعیش وایە ئەو قوربانیە نیوێ توانی بۆ خۆ دابنەی نیوەکەی بکەی بە قوربانی کاک میهران تۆ ئەڵێ چیەوە هینێکی بای سنگێکی فراوانی هەیە لەو مۆزوعە تۆش ئەمان وڵی تر وازانم هەر باشتریشی هەر ئەو خۆ خواردنی گۆشتی قوربانیش بۆ خۆی بەرەکەتدارە بەڵێ وایە ئەو بەرەکەتە ئینشاءالله هەر ئەوەی کە تۆزێک بێت چەند بەش بێ هەر هەیە پێم وایە تا زۆرتر بۆی باشتر بەڵام ئەرەوە خۆ تا بەڵام هەر بە قسەکەی کاکێ من باشتر ئەوەیە تۆ ئەزانی دراوسێکەت گۆشتی بەر نەکەوتووە بۆ نمونە ئەتوانی ئەوەی بۆ خۆتیان هێناوە بەشێکیشی بەەوە بدەیتەوە بەو باشتریشە بەڕای من انشاءالله هەروایە بێ انشاءالله کوردەواری ئێمەیە ئەوە بەرچاو گیراوە زۆر باشە بە ئێستا بینە سەر یەکێکی تر لەو بەرهەمانەی کە بە تایبەتەن بەرهەمە بۆ جەژنی قوربان وتراوە پێم خۆشە بە دەنگە خۆش و زڵاڵەکەتان و دەفەکەی کاک بەڕێز و بەرهەمەمان پێشکەشکەن فەرموو ئەرێ عەزیز بە گیان و گیانە وێنەی پەروانە ئەرێ وێڵمە گێڵەوە عەزیز سەرعی و دێوانە ئەرێ وێڵمە گێڵەوە عەزیز سەرعی و دێوانە
أريوني يعني شبو عزيزم فتوى أري عزيز بقيانو يا نبي لي فروانا أري بالغيظ ما قيلو يا نصري وديوانا أري بالغيظ ما قيلو يا نصري وديوانا أرينا تساوي دوري يا نطبي قرارا أرينا تساوي دوري يا نطبي قرارا بخوابينا إيدي ضم يا نكم جخاف الثارا بخوابينا إيدي ضم يا نكم جخاف الثارا أري عزيز بقيانو يا نبي لي فروانا أري بالغيظ ما قيلو يا نصر عيد ديوانا أري بالغيظ ما قيلو يا نصر عيد ديوانا أريناكم خاتاي يعنا وكاري قردونا بخواورنا من بيتو عزيز مقرار نشونا بخواورنا من بيتو عزيز مقرار نشونا أري عزيز بقيانو يا نبي لي فروانا أري بالغيظ ما قيلو يا نصر عيد ديوانا أري بالغيظ ما قيلو يا نصر عيد ديوانا هنا خيلون هنا خيلون من زتور ويني فروان عزيز ويني فروان عزيز دايما ملول ماي يا قربان قربانا جزنا شاذيا قربان قربانا جزنا شاذيا بس ما قلبنا ريا زاضيا بس ما قلبنا ريا زاضيا هيداس بوس وشو في قرانا هيداس بوس وشني قرانا خير بابوس خاطر دارانا خير بابوس خاطر دارانا قربان قربانا جشنا شاديا قربان قربانا جشنا شاديا نسمع قردنا ريا صاديا نسمع قردنا ريا صاديا هركاس قال وكف بيني قال هرياق قرباني وفاد عليون هركاس قال وكف بيني قال هرياق قرباني وفاد عليون قربان قربانا جشنا شاديا قربان قربانا جشنا شاديا نسمع قردنا ريا زاضيا نسمع قردنا ريا زاضيا سواي سوداي هراسانك سواي سوداي هراسانك محروم جاك بدا باي آسانك محروم جاك بدا باي آسانك يا نفيت نصر ما قردي فالاتا نفيت
بە دەستان خۆش بێ دەستان خۆش بێگایگەمێران دەستان خۆش بێ ڕاستی پێمان خۆشە یانی کاتی زیاتر هەبێ بۆ جێبیزبوونی ئەم بەرهەم و ئەم نەوا و ئاوازە خۆشانە ئینسان لێیان بێتاقەت نابێت تامەزرۆیانە کە زیاتریان ببیستێ ئینشاءڵڵا ئێمە لە دەرفەتی ترە هەوڵە دەین بەرنامەی تر بکەین لە داهاتووە ئەو بەرنامەکان باشتر بۆ بینەران بگوازینەوە بەڵام بەداخەوە کاتەکەمان بەرەبەرە بە کۆتاییە ڕوا پێم خۆشە هەر پامێکتان هەبێ بۆ کۆتایی کەیتر تێکەڵ بە محبەت و خۆشەویستی جەژنانە و بەتەنگەوبوونی یەکتر پامی خۆتان بنێرن کاگێم سپاس بۆ ماندوو بوونەوەت بۆ بەرنامەکەت بۆ ئەو برا جوانانە بۆ کاک سالم کاکاران چاوی کاکە جەلال ماچەکەم ئەو کامێرەمانانە ئەستافی پەیام بە گشتی جەژنە پیرۆزان لێ یەکەم بە هیوام جەژنە پیرۆزای من ببێتە خۆشی و ئارامی بۆ دڵی هەموو گوێگر و بیسەرێک ئیشاءڵڵا بتوانین لە دەرفەتی ترا خزمەتی باشتر کاری باشتر جوانتر بە گوێی بینەرانی شاشە جوانەکەی پەیامە بگەین ئینشاءڵڵا ئینشاءڵڵا گاکە من خۆشحاڵ بووین بە ئامادەبوون هیوادارین لە دەرفەتێکی تر و لە بۆنەیەکی ترە بتوانین کۆ بینەوە بەرهەمی باشتر پێشەشکەین کاک میهران میهرانی خالدی فەرموو سپاس بۆ جەنابتان سپاس بۆ ستافی بەرنامەکە وەم برا خۆشەویستانم کە لە خزمەتیان نبووم دەستخۆشی لە هەموو لایەکەکەم جەژن دیسانەوە پیرۆزباییەکەم لە هەموو مسلمانان تایبەت خەڵکی کوردستان خەڵکی سنەی خۆشەویستم و داوای گەردنازایی یەکەم دیسانەوە لە هەموو لایەک و سپاس بۆ جەنابتان سپاس بەخێر بێن کاکمیهران خۆشحاڵ بووین سپاس ئامادەیتان هەبوو لە بەرنامەکەمان بەس بینەرە بەڕێز و خۆشەویستەکان زۆر سپاس کە لەگەڵمان ئامانەوە تا کۆتایی بەرنامە پێم خۆشە پێش کۆتایی سپاس و دەستخۆشی خۆم بۆ هاوکەرانی بەڕێزم کاک ئاریان فاتح کاک سالم تۆفیق کاک ڕێبوار کاک هاوکار سەرجەمە و برا بەڕێزانەی کۆنتڕۆڵ و کەناڵی ئاسمانی پەیام لە بەشە جیاوازەکان کە هاوکارمان بوون بۆ سەرپێخستنی ئەم بەرنامەیە بۆ تۆمارکردنی و گواستنەوەی و پەخشکردنی هیوادارین کە توانی بێتمان لەگەڵ ئەم بەڕێزانەیە ساتێکی خۆشمان بۆ ئێوە فەراهەم کردبێ جەژنمان خۆشتر کردبێ ئاسوودەتر بۆ ئێوە کەیف و شاتر بۆ ئێوە ئینشاءڵڵا کاتەکانتان هەمیشە بەخۆشی و شادی بەسەر بەرن ئێمە بەرنامەی ترمان هەیە لەگەڵمان بن لە ڕۆژانی تر هەر لە خزمەتی ئەوەی بەڕێز و خۆشەویست لەگەڵ دەستەیەک هونەرمەندی ترەوە لەگەڵ دەستەیەک بەڕێزی تر دێینەوە خزمەتتان هیوادارین هەموو ڕۆژێکتان هەر جەژن و هەموو جەژنێکتان لە خۆشی و شادی و بەختەوەری و تەندروستی باشە بەسەر بەرن خوای گەورە یار و یاوەری هەموو لایەکمان بێ سپاس دووبارە بۆ بەڕێزانی من پێنجوێنی و میرانی خالیدی و بەڕێز نەورۆز کە هاوکارمان بوون زۆر دەستخۆشانتان هەیە خواتان لەگەڵ هەمیشە لە جەژنا بن